بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خواهي قول عبادتان لقبول كلام أولئك من إن شاء الله. في غمري خواه صلى الله عليه وسلم نفرمي: إذا سمعتم الإقامة فامشوا إلى الصلاة وعليكم السكينة والوقار ولا تسرعوا، فما أدركتم فصلوا وما فاتكم فأتمنوا. کەواتە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر قامەت کرا، قامەتش لە مانادا مفەسسیرین دوو جیاوازیان هەیە. هەندێکیان ئەڵێن قامەت بە مانای بانگ، هەندێکیانش دەڵێن قامەتی ئەسڵی بێژین کە قامەتەکەم. ئەم حەدیسە مەبەستی قامەتە. ئەگەر قامەت کرا بێنە دەنگ قامەتەکەوە بچن، بەڵام چی بکەن؟ لەسەر خۆتان پەلە مەکەن، بە سەکینە، بە ویقار. واتە لەسەر خۆت دێی بڕاکە، ڕاک نایی ڕابکەی، هەناسە بڕکەیە. شخصی وایە کاتێک قامەتە کریا لە نوێژە ئەبینی بەڕائەتێ، ڕاکردن ئەوە دروست نییە. ئەفەرمێ: وەلا توسریعوا، واتە زۆر پەلە مەکەن. بەڵێجار سێرەکەی نوێژەکەی کەسێ وا ڕاکە، ئەوانەی وا نوێژەکەن دڵیانەکەوێتە خەتەرەوە، توێژم بزان لە دواوە چی قەومیەوە، دەنگێ پای ئەمەنە زۆرە. ئەو نەوعە ڕاکردنانە دروست نییە بۆ نوێژ، چکە ئینسان ئەبێ لەسەر خۆی کە دێی بۆ مزگەوت لەسەر خۆت بە ویقار یان بە نەرمونیانی، نە زۆر سەریع نە زۆر خاو. ئەمجا ئەفەرمێ: ئەگە گەیتانە پێی نوێژەکە بکەن، ئەگەر نەگەشتن دوای نوێژەکە بکەن. کە تۆ لە ماڵەوە دەی بۆ نوێژەکە، ئەگەر گەیت پێیا خوای گەورە بۆت ئەنووسێ، ئەگەر نەیگەیتیش هەر نیەت هەیە هەر خوای نووسێ. ئەتە پێویست ناکا بە پەلەکردن زۆر. مانای ئەوە نییە ئەمە کە تو خاوە خاو بکەی بۆی نەگەیتە نوێژە، نە، مانای ئەوەیە زۆر پەلە نەکەی. شخصی وایە ئەوە نەپەلەکە، بەڵێجار لەگەڵ بەرامبەرەکەیە دەعامەکە، پای ئەلوسکێدا لە زەوی فەقیرە، شوێنێکی ئەشکی ئەمە چی ڕاکا بۆ نوێژ.